خۆشەویستانم ئەم کاتتان شاد من ناسکەزادە و بەخێربن بۆ بەرنمەیەکی نوێی ژیانی جیرانە. بەرنمەی ئەم هەفتەیە سەبارەت بە تەندروستی منداڵان و گەشە سەندنیان با بەیەکەوە سەیری ئەم راپۆرتەی ساینس نیشنز بکەین. ئەمە تیمۆتی تەمەن 4 مانگ و دایکی کەمبەرلی لەورنتە کە پێدەچێت وەکو هەموو دایک و کۆرپەلەیەکی تر یاری لەگەڵ یەکتری بکەن. بە پشتیوانی ناشنال ساینس فاوندیشن پرۆفیسۆری زانستە دەرونیەکان دانیێل مەسنجەر هەروەها هاوکارەکانی لە زانکۆی مەیامی بە وردی تەماشا دەکەن بۆ ئەوی سەبارەت بە گەشە سەندنی تەندروستی منداڵان زیاتر فێر ببن و هەموو جوڵەیەکیان شی دەکەنەوە. پێم وایە لە ڕێگەی قسەکردن و لێدوان لەگەڵ کۆرپەلاندا یارمەتی دەدات زووتر فێر بن لەناو کۆمەلگادا هەڵسوکەوت بکەن کەی بدوێن و هەروەها کەی لە هەمان کاتدا پێ بکەنن. لەم تاقیکردنەوەیەدا دایک و کۆرپەلەکە یاری دەکەن و دواتر دایکەکە دەوەستێ. دەمانەوێت ببینین کۆرپەلەکە چی دەکات. ئایا کۆرپەلەکە هەوڵ دەدات دایکی دەست بکاتەوە بە یاری لەگەڵی یان ڕوو دەکاتە ئەولە. اینجا دەست دەکەینەوە بە یاری. توێژەرەوەکان بە شێوەیەکی ورد دەڕوانە گوزارشتی دەموچاوی دایک و کۆرپەلەکە. ئەوەی گرنگە بۆ ئێمە ئەو پێوانانە بەکاردەهێنین چۆن قسەکردن و دوان ڕوو دەدات. ئەوەی لێرە دەیبینین دایکەکە زیاتر لە منداڵەکە پێدەکەنێت. پرۆفیسۆر مەسنجەر دەڵێت ئەگەر کۆرپەلەکە ئاسوودە بێت ڕووی خۆی وەردەگێڕێ و سەیری دایکی نەکات ئەوە ئاماژەیە بۆ ئەوە کە بە شێوەیەکی تەندروست کۆرپەلەکە گەشە دەستێنێ و دەڵێت ئەو منداڵانەی تەمەنیان بەرەو 6 مانگی دەڕوات زیاتر ئارەزویەوە دەکەن سەیری شتی تر بکەن کە باوانیان نین. دایکانی بەشداربووی ئەو لێکۆڵینەوە خۆشحاڵن سەبارەت ئەم لێکۆڵینەوەیە. شتێکی هەر زۆر باش بوو توانیمانە بەشداری لە لێکۆڵینەوەیەکی لەو جرە بکەین و کۆرپەلەکەم یارمەتی بدات لە مەسەلەی زانست بۆ کۆرپەلان. ڕێک و پێکترین شت لەو لێکۆڵینەوەیە بەکارهێنانی تەکنۆلۆژیای بەرەو پێشچوونەوە بۆ ئەوەیە لەوە تێبگەین دایک و کۆرپەلە چۆن لە یەکتر تێدەگەن و وەڵامی یەکتر دەدەنەوە. دۆزینەوەی ئەو منداڵانەی ترسی توشبوونیان بەو نەخۆشیە لێ دەکرێت ئەوانەی دەست دەکەن بە نیشاندانی ئەو هەڵسوکەوتانەی کە ئاماژەیە با بەرەو پێشچوونی نیشانەکانی نەخۆشیەکە بۆ ئەوەی زۆرتر چارەسەر وەربگرن. مەسنجەر و تیمەکەی لەگەڵ ئەو کۆرپەلانە کار دەکەن کە ترسی زۆری توشبوون بە نەخۆشی ئاتزمیان لێ دەکرێت واتە ئەو منداڵانەی خۆیان گۆشەگیر دەکەن یان خوشک یا برایەکیان تووشی ئەو نەخۆشیە بوون. خۆشەویستانم لە تەندروستی منداڵانەوە بەرەو تەندروستی گەورەکان با بزانین چۆن بتوانین کێشمان کەم بکەینەوە. بەپێی شارەزایانی ئەمریکا دەڵێن خواردنەوەی ئاوی زیاتر ڕەنگە ببێتە هۆی کەمکردنەوەی کێشت بۆیە زیاتر ئاو بخۆرەوە بە تایبەتی لە هاویندا و هەروە خۆت لادا لە خواردنەوەی شەربەت و ساردی. خۆشەویستانم هیوادارم هەمیشە تەندروستیتان باش بێ و بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە لە بیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com تا جارێکی تر خواتان لەگەڵ.